من أجر هواي هورمان مو شنور شوبي كسالان مو شنور شوبي كسالان مو والوشاهكو تختي سالم مو شني شمالي أوالان مو شني شمالي أوالان مو أمل شوي يا ولان مو هوراماني بەنامی خوای گەورەی وینەرە وەشەویستەکە و بەرنامە و هەوار و هەورامانی بێمە وەشحاڵ زانمێ کە ئیجارەیج ئامێن مێ خزمەتە ئامێن مێ هەورامان و ڕۆژهەڵاتی ئامێن مێ دەگاوەشەکی هەورامانی کە ژناسیان بە هەورامان و تەختی گەرەکمانە ئیجارەجە بەرنامەکەمانە باسێجێ دروستکردەی مزگی گەورە و هەورامانی کەرمی کە بە مزگی جامعەی و مزگی عەبدوڵای کوڕی عومەری بەناوبانگە مزگی ئەوە کە هەجە سەرەتا و دیزاین و تەلار سازی و بیناسازیش دەستکرد و خود و هەورامیەکە بیان چەنی مابیدێ باسوخوازێ چی بارەوە کەرمێ چەنی خەڵک و هەورامانی بەتایبەت ئا کەسێ کە دەست و ئاوەدانیشا بیان دەست شابیەنجە دروستکردەی مزگی عەبدوڵا کوڕ عومەری چەنی مابیدێ خەڵکی بێڕیا و مهرەبانی بۆ هەورامانی بێسامانی بۆ سەفا و سەواخێر لەم بەیانی بۆ توخوا من ئەگەری هەورامانی بۆ خاکە و مەشودەی شارانم پێیچێ شارك وبارك وبيكان مفيشي قمو دالاني وینەرە وەشەویستەکە هەر پاسەکە عەرزما کردی دێ گەرەکمانە باسێجە دروستکردەی مزگی گەورە و هەورامانی کەرمێ بە وەشحاڵیەوە ئامێن مێ خزمەت و جەناب و کاک ئەحمەدی کاک ئەحمەدیان فرە وەشحاڵی بێمێ بەئی دەرفەتەیە کە بەخشال بێمە جە هەوار و هەورامانی ئامێن مێ خزمەتە گەرەکمانە باسێجێ دروستبێ ئی مزگەیە کەرمێ سەرەتا و دروستبێ ئی مزگەیە یعنی بیرۆکە و دروستبێ مزگەکەی چەنی بێ ئی مزگی ئەوەڵۆ مزگە وچکلە بێ ئاوەختی کڕەتی تعمیرشا کرد و بە ئی داوا تێکما داوە ئێتە ئیسە ئی داوا دەساگە دروستکردەیش ئێتە بە هامکاری کول و ئی دەگێ یعنی پێ دینارێ نەرێمێجە بەرەوە بارمێ هیچ نە ئاوایی ئی ئاواییش هیچ یاگێوێ فقط کولەن ئی هەورامانی وەش بیان يعني هر تعاون و هامکاری دەگەی هامکاری کو دەگای وەش بیان دیانە بیان ئەتری گولکەوە دیێرش وا گولکەوانیش گەردەن بەنەش ئاوەختی خرەخاڵی دێنی ئیمکانش بێ ئاوەختی کیلوونی مەتڕاو زیاتر بیان ئی مزگی يعني هر دەست و هامکاری خەڵکی یا هەر هەنوو خود و مزگەکەی بێش نا هامکاری خۆڵکی بێ مزگی وەش نەبیان یاری بۆ هەنوو مزگیشا یە دینارە خەرج نەکردن کولەش هامکاری مزگی بیان هەنوو ژەنا هەنوو زاڕۆڵا هەنوو کناچا هەنوو هامکاری ئەلان پیا بیان یەک مانگ دوێ مانگی ئەچا مردانرێ کارش کردن بیا بەنابیان 6 ڕووی کارش کردن هەر بەخۆ بەخشی بەکو ئاری بەبەخشی ئەری ئاوەختی کابرا بیان سەر پێ بیان دی 6 مانگی خۆ ئافەشکە و ئاحمد 6 مانگی ئاحمد و قاسەین 6 مانگی چێ سەپیسی کاهینشە کردن ئی مزگیشەکەن بێ کار بێ دینارێ بێ بەرامبەر بێ دینارە هورگێرو ئاوەختی ئێتر ئی مزگیها پاسە دروست کردن بە هامکاری مردمی وێ کابرا بیان شاروان ئیسا ئی پیایی نادامنێ وش دوێ مانگی ئەچا مردانە نگابانیش دانە کە فەرکە خۆڵ نییە بێ خاکوچ ئین بارە ماسۆچی بارژێنی بە کۆڵی ماتەش ئاردن ئەو پەڕ ئاوایاوت جایێنێ ئەو پەڕاوی بە کۆڵی ئەغڵب ژەنا ئاردن شەوێ تا سبحێ کاک ئەحمەد هەر پاسە کە تەماشەکەری وێژ هەورامان بە هەورامانی سەخت بەناوبانگە هەورامانی تە سەختە وێش یاکێش فرە هەورامانی ڕاستە ماچە مەسەڵەن هەورامانی تەخت پێسە پایتەخت و هەورامانی ئامان بەڵام یاکێش یاگێەوە فرە سەختەنێ و بە حکمانی کە مزیەکەی گێراواچ و یاگێ زیاتر سەختەرە بۆ جیاکای تەری ئی وەسیلە و دروستکردەی مزگی هەرجەتەوە نێوە مەسەن هەرجەلیمی وە جەچی منتۆیەوە جێ مەسەلەن هەرچی ئێوەشکە بێ بۆ ئانەکە ئارۆنە ئی مزگەشت پەنە دروستکردیان چەنی ئامان ئی یاگە
والله أغلب بهامكاري كناشا بهامكاري جنا بهامكاري زارولا بهامكاري ريشترما أغلب كلن بهامكاري نشامان ويجي أثر أباز أو فروتين تواني شاكين سبحة بقى ماشي لم شاكرنا ده سبحة أمان كلن أشابين ديو ماشي تواني شاكين سبحة أمان نشا أمادي بيني كلن شو لنا جنا أو هرد بيايا وقراء كناشا هردن كاغ احمد بغيدو أنا هك طلعت شادن يعني بيان يري شواق بالكواني دين يعني بقدر بنر دين يعني بيان فرق يري شواق خالي ديني أباسي يعني بيدروس بيه مزجي بيدروس بيه مزجي بله كاغ احمد اي مزجي سر راني ك مثلا ياجي عبادتينه بله ياجي خوا پرستينه بلام نمونو ديكور جوانش بخشان بهوراماني كخلق گشتيار روكر وهوراماني اگر خلق وملتزم ودينداري جنبو اگر بيجيتش بينو عكسي وجبه شو بتماشو اي مزجي كارو مزجي من مزجي حدود عبد الله كرو حدود عمري بله بنرد بيوافقنا تمام نانش وقتی اتر بهام وقتی زمان شاه زمانه بهام کاری مردم میگه فقط بنرد حدود عبد الله يعني هر سرو نخشو سرو نخشو نخشو كريانو نخشو كريانو اره والله بله الان من يوجد فرض كرواش مياجي عباده يوجد بيايا وما ما شون نفر اما خلق باي ما شواش لوانا حكي كشور بيا هشي الى اولاد دكتوري بشنان نوشير بيا وش نبيان او ثاني لما مسام الله خير باوي ما مسام الله خير فرمانو مزگي هورامين بله عايش امان شا دزودي مرگتون لوان مزگي هورامين دور خاطر ماشي ما شو وقتش پیسه انسان لباس پیسش بوربو لوان مزكن ماجم كره انسان لباس پیسش بوربو لباس كم وحنا نوشكم لوان نوشكم پخته سروانی وش بیا دوا بلا پیا که بعد بالخوا جزات عبدو من دواني مزگي حضرت عبد الله نوشكم وش بينا او خاز بينا يسمى نوشك كاغ احمد باسا باسكيديو كاي مزگي شوازو تلارسازي بناسازي جهورامانينه اي مزگي باسا باسكيديو ك گردش دسختو ودسكرد خدو هرام يا كلنا دخلت هورامين دذكر كلنا هورامين يا جترين يعني ناجي شويه ترى ما بيا الى اولابنا كلنا ساقط جا كولا كاشي جهنون دلكيش جا اي ديواريش جا حكيت منارا كلنا دخلت هنو هورامي بين بنجركيش حتى ما بنجريش كره هورامي بين اره والله خلق سلوكي بله بتشيش جا تشيشي واش كاين بنجركي جوز واش كردين دار وزا وزي بله شي مثلا جدار وزي ديت جار وزي جوازي مثلا وزي شيش عشان داري وتري دار وزي تا دار برو تا فرض كرواز مهنو شلانيه هنو هلو شي فرق شان اي دار وزي وش دار وزي هنا عادي يعني تمنش دريش ترى اي تمنش دريش ترى زياتر ما عندي قال اه والله بله يترجع كساك دسو هامكاري وبفعلي دسو انا شي بيان ك دروس كردي مزگي عبد الله كرو عمري هرمانش کردی بو کچگه نگابانیش دان پیانه پیو ریش شرمه که به تمنی و فروه امان آجورو آنی بو به صدقه و جاریه پیویش آج امان هرمانش کردی نشی مزگنه باسو خواسته چنی ای پیا نورانی ریش شرمه چه کرمی که روی جروه دست و همکاریش بیان جا دروس کرده ای مزگنه دار السلام وانا ابو عليك السلام ورحمة الله خاص نشكر قربان الخير احوالا قربان بوجبي يا تو خاص نشكر والرحمة خويا خاصة يا اخويا بي شاء الله يا قرك معنا توج بساني كرولو بيان دسو همكاري بيان كدروز بي اي مزگينه بس اي مزگي ما فكري محسوي مزگي يعني جبارو شيشي جبارو اني كتو رو جروا اشين كارو كردن همكاري خلق كردن ما سان نگهباني دان اشي نگهباني دان هكا خلق شو من توانيش نقنو زرر بارو من أشان قابان بينا والله أرزت كرو حسابك أباس نبيان يتر قل ما همكاري ما كردن جني وبياو زارولو همكاري ما كردن إي مزگي ما ساختاردن وتمامنان ما يعني بيدروس كده إي مزگي جهورامان جوازي نبيان بين جن وبيا وكروك لا والله هيك و إي پنجره وشي پره سرو پیری بیان جنی چنار دینه حتی فلجی چا ای پنجری و کولکی شوشی کردینی هینا فلجی چا بله يعني آي دروس كرديني آي دروس كرديني قردش جاي يعني كمثلا آرونا بلي شيء مواد مودرنة استفادة كرينو بسماري چش هر چات شوينه چات شوي وزينه بسماره نبينه كارنه هر جا داركي بسماري چوش كردينه يعني بسماركي چش أصل نية أصل نية عبحيشة
هەر چوو وەزیر أريا زيزك تقدر شون ما ركي كبرى أريبا نكيبا إذا نشبا أو زيزمي بملاي أسا شون دليل أريبا نكم كتو تفيشم جلاو كبفريو أريها زيزكم تخوي باوري لغيشم أو زيزمي بملاي تازي جوان يكم جان أخي برشيه يعني ندس وەشەویسا یۆتەرچا کەسا کە دمۆ ئانەی پەیماوە 20 ساڵان ئیم مزگێ دروست کریان یعنی نۆژن کریانۆ خزمەت و یوچا پیایە کاکسید هادی کە ماوە 13 ساڵان خزمەتی مزگەیە کەرو ماشەڵا کەمەی ژوورۆ پاسە ئیحساس کەری کە مزگیەوە تازە دروست کریان تازە نۆژن کریانۆ ماشەڵا ئەنە پاک و تەمیزە بۆش حاڵیەوە من خزمەت و کاکسی هادی یان ئی کاتەوەش خير بدي سوي شو أحوال وش أشكر خير بدي يا أخوة بيبي بيشلا كاكسي يان جنابت بماو چن سالان إناي أشينو خدمته إمزجيك والله من يتيجي لبيسان صالام لين أنا تشيء خدمته إمزجي كرونا هالكاري أزو باجنا كروشو تي مزانو ما شاء الله مزيكا فرب باكو تميزي من نوع وين بس المزيكا كارتر ما تاو كرونا ملو كارتر كرونا وشنا خاص ما تاو كار كرونا شو مزيكا خدمت كرو خدمت بمردمي كرو مزيكا كرونا بله هرمان الروجانة إمزجية شيء أنا واش معنا كتوب والله هرمان الروجانة شيء هرمان أشني أنا ما جبانة شخالة شيء حيت أشني وليت أركشن مزيكا خلاص بسني أنا يتري خويانا هنا صعيب يشجرك سردار يشجرك أنا سرداري مزجينا بله جناب بس خامو إمزجية بله أجر باسي أنا ما بكري شواز ودروزي إمزجية سالو چنەی بێ ئەنە کە باشمێ باسازی کریاوە بەڵێ بارسازی کە ساڵ هەشتا چواری بارسازی چاکردنەوە بڵێ تێکمادان و تێکمادا خرا هین بێ کۆڵەکیش نوعتر بێنێ جۆرەتە بێ تەوداڵمادا پەنە وەشما کرد و ئەغڵب ژەنا مەرزاڕۆڵاچی وەسی لە شار وێگە هیچ یاگەنە لێن متمەنێ بارمی تمەنە یاگە هیچ مزگیە دنیە فقط مردمی ژەنا گولکەوانی و گۆشەواری و چیشانیان ڕۆ ئیمزی شاکردنەوە بڵێ یعنی بە هەمکاری هەمکاری گرد و دەگێ گرد و هەوێڕەمانی هەر گرد و هەوێڕەمانی یعنی داوا هاوکاری تاوانە و هیچ دەگێوەتریاوەنە و هەریاگێوەنە ئیشەکە مەسەرەن باوە ئانی کە مزگی دروستکەران ملا دەگایەگای تەری ئێمە نەلێنمی بڵێ ئێمە لەلێنمی جمعانیە خۆرکنای بێگە پێی کۆمەکی تایس ئێمە لەلێنمی بڵێ يعني هالسر ودس هاوكاري وتعاون ويتاو بالله بالله سر وما بالله اگر باس اي كرسكاو دليش كرمي اي كرسي واش ميك كرسي بنا سازي جاكولاكي جابنجري مثلا يعني جحيتشيش كلن اي وما بينمي وساما هر تشيش هو ما بينمي قردي شي وما ني منطقينا نلنمي هيك حاجه شي بارمي قردش شلون بس ما وش كره إي بايك إيش هني إما بين مشا جتشيشي دروسكي ما شاء الله نخشوني قاري وجوان زري زدار وجي بله مرمي وجي جدينا مزجيت عن برينا شهر يسجل مليار كري
يعني أنا ما بياكل يعني وزكيج هر بريانة ساعي باقي بخشنا بمسجد بخشينا شو بريانة شو أرينا سجل لين ما أرينا ما كرينا ما تشوفي مسجد بله أي بنجرة كيش پنجريش وزي دار وزي سادار وزا وش ما كرن زدار وزي ما وش كرن بيا وسري بيري وش كرن تو وينيش ما تي إنه تشا إنه هيج ما زانو ما شا كمان دامي شا يا واش فلجة كابيوي كش باسي كمشان ما جيش كش باسي يعني تندرستيش تمام نية لا والله بحكم أنيش كده تمام شيء واش كرن والله بحكم أنا يقدر وشي ليش وش كرن تمام نامي خوش وين وشكرين بله هر بداري واش من بتشو حر وشكرين ها بجسته بله أي كاك سيد داواکاری ئامۆژگاری چێشاپی ئاخەڵکەیە بەتایبەت خەڵکی جبەر و هەورامانی وێ ئیم مزگە بە نەخشونیگارێەوە بە دیزاینەوە دروستکریان کە یاگی سەرنجە و خەڵکیانێوە تەرینە کە جبەر و هەورامانیوەمەیە گێرا خەڵکێ بیانی مەسەن فارس عەرەب ئانە ڕوەکەر و ئیم مزگەیە پێشنیار یا داواکاری و چێشاپی ئاخەڵکەیە کە بەڕاستی کەمەیە درێ مزگەکەی بە پاک و تەمیزی وڵات هەر نەبە پاک و تەمیزی بێنێ بزیاراوەتە خۆمە هیچ چێما گەرەک نیازی فقط بالتمييزي بيني بزيارة هر آن بله حيشينا شنياري أشكال شنيانو إما هنا إنايم خدمة سانة من خدمة كارو أني شانا خدمة كارو مردمينا شارك بان بو رغزوارم بو فاشل زويتني من قرارم بو ظهري خلي صرنا سارم بو كملت خلاو بذني ذانم بو هانا قلمو هوارم بو كمنو بدي واصابي وارمي بو إسوسنو نرقيب غين سارمي بو بويسانو قنمو كشتغارمي بو يوتر إنامي خدمة يوتر شاكا سانك أنجمن إسا حاليا مزقي جامعة هوراماني أسا فاتح وسايان وش حال من خدمة جنابي أول سلام راسمتي من خدمتنا سپاس دوهميج من بناميه هي تمنا مزقي جامعي دورو حود 8 سالان زياتري شو من نادي كار مزقيني مزقي شما مزقي وحضرته عبد الله وده من تيجي ماذا يري مثلي أمامي ورو ديوارك وحضرته عبد الله ما دسنا أنا سلمى ينادليني عمل مي ورو وقت قبناش تمام وبناياش بنيها وراماني بيني نجاريش هر خلق سر پیری نمیش بسفان شو وزیر کردن ما کار په پنجره کاش از به حضور کوری مجبور آردا با ما آهن ما آردنو سیمانو ماسه اتر ما باقی مانش گردش امرات و آوا بیانو خلق هرامانی بیان از به حضور کرو اتر بهیمت خلقی میمزگی ما تعمیر کردن و آردنیش ما ورو منامي مزية حضرت عبد الله شو بركة شو نويسيان بس أتاچن قرآن كاي تاكن سرو نخشة كونكو حضرت عبد الله كرو عمري والله إما زياد ما فنكت شني بي مثلا يعني إن ديوارك أي بي ما يري مثل عمل مورو نكو أي من الدرس ما أنا شيخ أنا كشنا بله نكو حضرت عبد الله بنرتنا حل منن ستاسري أنا سودي ما ديوارك أي منن دس ما أنا مسؤول أي عمل مورو مزية كما زد كردن. هذا بحسب كثير برنامج بس نبين قرد الشيمات وخلقه هوراماني بينه. چند سال طولش كيش إيه مزجتا؟ والله آخر دوان زمان جي تكمل وكلو يفتح كريا. بله. والله. كرستي كدلين مزجكينا بكار عامين. بله. بس تواني. بس مثلا إيه بنجرة كيس دروس كرياني بس حتى كولا كاكاو دليش. بله. بس نخشوني قاري كدليوه. نخشونگاری از کری دربارون نخشونگاری شو آن که کسی دورش نویسیان قرآن که بسول کش نویسن نامی نامک آخوای نامک آخوایش بودی اینو کره ون هر هورامین نامش فرید رضایی نقاشی چی آقابیان نقاشی رنگی شو کاشی کاری شری آقابیان ایمزریش ما بیان گرد من نوگل کوانو گوشوارو چی وجدان بمزگی فکر کومکی
بازم ژەنێکی جادە نێوەرەوە ئەچوو ئێستا تا ئێگەی ژەنا ئاڵە بە کۆڵی وەسیلە شاردن پێی مزگیژی ئۆسا چێوێ باس کردیا چێگە پێی نمونەی هەڕوێکە ئەچێنە کار کریا بوو ڕۆکە کارکیان پێ نمونەی تەوەنی نەمەنینە ماسە نەمەنەن سیمان نەمەنەن ئۆساکەی واتەن پێ نمونەی بەیانی هەرمانە مەکری و بەڵام بەیانی پاسە باسکریا کە بەیانی هەر شەوەکێش ئاکاتەکە جادە نەبیێن بە پێ ئیمزگەیە چەوە حەزکرد ماچۆ بە کۆڵێ ژن و پیاجیاوازیشانە بێن هەتا بەیانی کامیۆنەوە ماسەش وارانەویگەی وەختێورەکە کاریگەرەکە وسایەکە دەسرا کێشتێ زانێشە ماسەنی یا و تەوەنیەنە شون و ساعت پەنجیرێ بۆچوم لەگانە بە تەوەنی بە کۆڵ ئەچووەسە تەوەریشە ئاردێنی یەگە ئینە تەوەنیشە ئاردێنی شەوەڕۆکەش ماسە و سیمانەکە جەمشاکردن سبحێ بەنەکی لەنگی نەبیێنی کارشاکردن هیمە تۆ خەڵکی شانی بێ جا واتێت حەچی نییە بەوا باش 10 ساعتە 5 ساعتە إنه وسيلاري نزاني شر بتشجع فرش روبي أباس نبيه موسى إنه يونجا هر مزني و جوانيا كاو دسكردو هورامي وهورامي كا أيا هر نمونو إمزجي يا قاتري شوي تر هشينا كريان ورا أنا والله يعني بينمونا كريه بينه وقت إيمنا ما وشكر خلق فيري بينه نخريكا في بزمي مزجي سازنا إذن شو واري شو يوتر ما هن نماكي شرط بيسه وشكريانه شو دابون بزينك شاي شو تر ما هن هما نماوي مثلا سرو همان ديزايني كريان أي بس نبيان أصلا نماشي كردوانش كن معروف مثلا في نظم في ترتيبه يوتر كريابو دەستەوەش بۆ یاخوا دەستەوەش بۆ یوتەر چاکەساکە دەست و کاری و ئاوەدانیش بیان دلی مزگی گەورە و مزگی جامیعە و هەورامانی جواجمی مزگی عەبدوڵڵا کوڕ عومەری ئۆستا سەعدی بیان ئۆستا گیان وەشحاڵێن خزمەت و جەنابی تەنێ ئەگەر باسێجێ چا کاروێتە کەری کە هەمکاری ئیمزگەیتەکەدەن و دەست و بیان بنیادنان و ئیمزگەیدەی بنیادوانی مزیە وەڵتەڤەرامانێ واچە کاوات و کاشی کارنە دەتوێ کاشکاری وەڵێن دەشوریچیمە بڕیوە وەشم کرد و پاڤڵا و کەشی و گرم وەش کرد شوێنە حەودی و سڵخانەیە وەش کرد بە سەق و کاشی و گرچی شو واچە مایم ئێت پێتەوەژ و ئایت پاتە وەشکەری ئی سەق و تیماریکاریمان کاشیکەم چەسپێنانی سەقفەکەەوە کۆتا نەقاشی کول و نەقاشی دلی ئامزگی و تریکوڕەتێری کردما پێوە نەقاشیش و مەسەرەن وەلی بەعادەکارەکە شوێنەکەی بە حکمانەیە کە خوێنەواریە چانەڵ نییە چنی ئی نەخشوونی محلی هەنەری هەنەری دەسیمان چنی ئی نەخشوونیگاریە ئی جوانکاریە مەسەن ئامازە هێن دەرچی کاتەنە بە ئیمزگی مەسەرەن شوێگەگەرەك بە وەشوی وەڵە شەوی وەرم ویدیو کە ئاکاری چێری کردو باور ماچان پر پاتش پرکره اینا خواهید پاتا پر یعنی الهامو پیمیر الهام پیمیر والله بعد وقتش بله انا مثلا من شيء مشكله مثلا هلا هیچ خدنا ولا نویتن واش نکردن مثلا لا اله الا الله واش کردن شي مزگینه هیچ فکر ما کردن نفرت تاو پاتا واش کردن هل فکر ما کردن سوادان نبی سواد تاو شو چاله واش کردن باید فرم واشاری دو یعنی هر واش می بذهن ویتر ما درست کردن واش کردن مثلا بدر چی بەدەر چی کار و مزگەیە یاگای تەری هەرمانە شوکردێنە یا مەسەن ئایا تاچن ئی مزگێ بیان بە هۆکار و ئانەی کە تۆ بشناسێ بە خەڵکیش من عێراق نەحەوت ساڵی کارم کردن یارو زاوڵا حاجی عەبدوڵی دەرەوە مەڕێ حەوت ساڵی کارم پێکەینە سەرویە یانی فقط مەرەخەسیامانە کولەن کاشکاریم کردن ئیتر چڵا هەر کاشکاری کردێ نماز فەقتوانی وەش کردێ بێ شاگرد شاگرم نەگرتن هەر نماز فەقتوانیش هەر کاشکاریم کردەوە دەستشەمەوەش بۆ یاخوا تەمەنۆ درێژ بوو ئیشەڵا تەمەنۆ پڕخێر بوو ئیشەڵانە سەدەقەی وەجارین ئینە سەدەقەی وەجارین پێی هەر کەسێ ئەگە تەوەنەش وستێ بوو سەر و تەوەنێوێ ئەگەر حتا مەرحەبایەش کردە بۆ بێ قەزای ئا خەڵکیشە کردە بوو ئینشاءڵڵا ئینە سەدەقەی وەجارین ملو ئینشاءڵڵا حتمەن یۆتەرچەی پیایا کە وێژ بیرەوەریەوەش هەن چەنی ئانەیە کە کارشکردن و ژەنێ ئامێنێ ملەوانێکی وێژ پێشکەش و مزگیشکردن یانی کاتەوەش کاغەفار قوربانمێ چه هەمکاری مزگی کردین کورما ئەچیکە وێر فامیلی وێشم بینی ئامێ ئەپارە ماچۆ چڕیاش بۆ لەوانی ماچۆ ئی گەردن بەنیمە بەرە پێی هەمکاری مزگی
بله گردن بنی شهر بعضی یوتر هر گلی کوانش دانی پنی آردم هر پیمزگی بله آردن این کلات مزگی شاکر پی کمکی جن بله ببی یعنی کس دعواش آوانه کرد بین که کس دعوا شاکر ونی ای کمکام کاری شاکر نفاس پیم بیو بس یعنی چیکار کارو کردن ویم کارم کردن والله چه اکثرا کارم کردن چه که بینیج به رایگانیج به زار به بازار به برانبر آره والله چه یعنی راه خوینه هچاوی سو 5 روی کارم کردن به هیچ آره والله ان شاء الله انا خير نبراوينا فيتو بله اوسایان فرماو مسیو ترجمه بی ما ان خلق کارگر کی فریبینی آشپزی ماگیتی بینی بله آشپزکی اشاگه بینی تش قضا شپه حاضر کرینی واد بی دبی حیوانی واد بی یر حیوانی خلق علی سربرینی پی هنا کارگر کا تجبر ننارد می هیچ کس نلیسیانه وش انا هیچ کواچ می حیوانو چوکی ارینی یا غزکی ارینی ایج هر خو بخشی به اجرا خوین دینی صلواتی شارینی بخاطرانی و همکاری کرینی کارا به حیوان دار بی نه تابع به شکار کرو بزی وکیانی به عنوان همکاری بو يعني بعام واش من إنه كل دانشتوا دقاو هوراماني دست شابيان جا بنيادنان ودروس كرده إيه مزجيني أجر أنا تجنا توابول ويش هرمان كرو حتما شيء ويش كياستن أنا كرو والله كلنا هي متخلق باسني ببرجني وبفيا وبرزارلا وبرشرما وإني شكا هوار وبنتاي بشكل كرو يا دوكياني يا كريكياني يا حسر حيوان كياني سر بريني أتدامي شاقة أشخاصنا نعرشه وكاريجري شانان ورين بله اوسا ایسه این مزگه بدر چانه که بیان به یه عبادت و خواه پرستی بیان به یه گشتیاریه با هم سه هورامان گیاه بیان به هورامان بیان به گشتیاری این مزگه چه نمونه و یونجه دست کرده هر جوانکا و خلق و هورامانی خلق گشتیار می پی ایگی که اگر هر خلق و ملتزم و دینداری جنبو گیره مثلا عکسی و گیرو مثلا تماشا و کرو اصلا گیریش نیاواتی کنه تمام غادي شو برخورد و خلق هورامانی چنین اچنی آگشتیارا کرو کرو هورامانی والله واقعا و بتایبت این مزگه خلق هورامانی برخوردش کلمانی هر کسی هر دینی وجه ولی دربارو اینیه برخوردیره هورامان انسان رکوبیکی برخوردی وش میمان نوازی نشانی مثلا عادت من یا پس میتوچ کار نیکوگی نیچی آمانی ای باز من یا کانه هر کسی بیش الله لپیدی بنم شو میتماشو مزیک رو جابلو بله آپاسنا چون همیشه پاسه بینا کردن که هورامان و هورامیکی خلق ساده دلو میمان نوازی براسی نوازی واقعا هر کسی از من و تیر نبو یا رام سافر خانه نبو خلق شخصی بروش هیانه یعنی شما پناه صلواتی آپاس شویا شاپوف شو دیو شاپوف شو آپاس جای سپیری کردن سیور هیچ کسی مجناسم مر رفیقی زیبور إذا كاك جاني تشم بعينك ودزبع ساوي صرت بالرزو ممرضو باوي إذا نازك وجواني من لواو نماوي وشين بيتشي خواكا كدزبع ساوي يتشم بعينك وخوام بنودوني نبي ميمانو يتكسي بيريو أي سلامي تمشاهو سفيدش بو شاهو قل قلي ديماني مجاجلو شاهو ديمان شرشو تشولي قام الخموة أرضيبون بيريو أزبيري قرضين كشكير
وینە لە وەشەویستەکە جا بەرنامە هەوار و هۆرامانی بە وەشحاڵیەوە ئەمن مێ خزمەت و جەناب و مامۆستا سێ کەمالی مامۆسێوە ئاینی دەگاوەشەکی هەورامانی مامۆستا گەنافرە وەشحاڵی مێ خزمەت و جەنابی تەنە جا هەوار و هەرانی ئەمن مێ خزمەت و جەنابی ئێمەیش سڵام عەرزکەمی جەنابی تا کە تەلەفی کاناڵ و پەیامی تەشریف تاردن وجا چانی چاکە دەنگی ئێمە بژنەوە تەشەکر کردم مامۆستاگیان گەرکمانە باسێ سەر و شێواز و دروستبیە ئی مزگەیە کەرمێ مزگی جامع و هەورامانی بەڵام وەڵی ئاینە بێ سەر و باس و خواست و دروستبیە ئی مزگەیە گەرکمانە باسێ جە ڕۆڵ و پێگە و مزگی کەرمێ جە ئاین و ئیسلامینە چەنی وێ ناکریان ماڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وأصحابه أجمعين إلى يوم الدين مزگی چنین ئەهمیەتەوە شەن ئەوەڵ کارێەوە کە پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم جەمەکەوە تەشریف بە پێی مەدینەی هیجرەتش کرد ئەوەڵەمین کارێک کردش مزگی مەسجد النەبیش وەش کرد مەسجد النەبی مزگی یانە خوش وەش کرد پەینەی کۆبیە و مسلمانان ئیتحاد و برایەتی ئەوەڵم ئیقدامێک کردش مزگی بێ مزگی یاگی عیبادەتینە جایگای وفرم مهمشان خوای تبارک و تعالی جا قرآن فرماو کسانی و بینا و مزگی کرا یعنی خوای کراوه ایمان شان به خوای تبارک و تعالی یاگی عیبادەتینە یاگی ذکر و طاعاتینە جایگای مهمشان پیغمبری خواه علیه الصلاة والسلام فرماو خاصترین یاگی سر و زمینی و مزگیکینه و خرابترین یاگی سر و زمینی و بازارکینه وقتەکەی پۆچیان ئەهمیەتەشە ئەگەر ئینسان بلو دی بازایرە چونکە یاگی غەفڵەتینەوە وەختەکەی بەعی و مامەڵەن و خولاسە قسێن ناحەقی و بەتاڵی و مەسەلەن بازارێوە چانەنە ئینسانە چەنی غافڵە ئینسان یەک جار ذیکر لا إله إلا الله وحده لا شريك له وەنو هەزار حەسەنێش پێی منویسە یعنی 1 ملیۆن حەسەنەش پێی منویسەوە مزگیەکەیش بناوە خاصین یاگی سەروزەمینە مزگین مزگیانە خوان یاگی تاعات و عیبادەتینە ئەهمیەتێ بەچانەشن ئاوەختەکەی جەمعانە مسلمانی کۆباوە برایەتیشە هەن پێوە دەستمان دەسیوەوە ئاوەختەکەی چەم شاگونۆیی مامۆستا جا ئاین و ئیسلامینە مزگی تەنها پێ یاگیەوە جمع و جەماعەتی خواپەرستی و عیبادەتی دروستکریان یاخود پێی هەندێک بۆنەی کۆمەڵایەتی جەنێ پسە سڵحی و پسە ئاشتەوایی و مەسەلەن پسە نیکاحی ئایا مزگێکیش پێ ئیشەوازەی هەجە دین و ئیسلامینە بەکار ئامێنی والله مزگیج أصلا بتاعات عبادتي دروس كريه يعني ذكر وفكر وراز والنيازي في مسائل ودينيش في مشورتي مسلمان بيني وشان مسائل مشاكل ديني ودنياي شهوري بيدا وبيني وشان مشورة كلام مزجيش في أجا يقاشهن بلام جواقعنا في غمر إخوان صلى الله عليه وسلم فرق وعمل دي مزجي كينا خلاصة روشة دعوة وينيش كرواتش وشتي بمقوم بيان پیغمبر صلی الله علیه و آله فرماواش یا مزگی یا اینه نیه انسان دعوا و اینه کرد نواش چی بهم گم بیان جارش پی بون و وقتی که یزیه و اجازه اینه شن فرماواش مزگی یا اینه نیه یا طاعت و عبادت و ذکر و فکرینه یا اقتقال دنیایی نیه نو جایگاه و شانشن که حتی درست نیاری انسان جمزگینه مثلا ياجي وحتى برسيج وبلام بخاتو مصلحته وكإسهانش برسكي شعرين مزجي وإلا يا مزجي ياجي عبادتنا وخداشناسينا. بله ما وصا بدياري كده وقالك ما أنا باسجي مزجية كرمي كإسا إما حضور ما هندلي إيه مزجينه. أجر شواز ودروزبيه إيه مزجي ما بي شرح كري مزجي جامع وهوراماني چنی دروست کردی؟ والله این مزگی هورامانی جا اصلا این مزگی حضرت عبدالله بیان آی بینان یا اصحاب پیغمبر خدا صلی الله علیه و سلم هر بردوام بیان مزگی و کنا قدیماری طاعت و عبادتی فرش شنی کردیان پیه و خاصی شنی بیانه وقتی که پیه خاصی چگن عبادت شکرنو وقتی که تانی دیکو تقریبا 20 سال چه والتر والله 20 سال چه والتر این مزگی دوباره باز هم درست کریاوە ساخت و سازش کریا ئی خەڵک و هەورامانی جار شادا ژەن و پیا ئەمێ ئی مزگیشا ئەپێشیەوە کە هەچێ تۆ وێنی ئایسە جەکۆڵەکە دار و پەنجەرە کولەن ساخت و هەورامانین یعنی دارش مثلا ئیستونی کولەن نووەزینە پەنجەرەشە کولەن هەج وسێش جەوش وێژ بێنی و
ئاوەختەکەی وەسیلەکەی ژە مەساڵحەکەیشی جەوەش بێن ئێتە ژەنی بێنە ژەنی چانی بێن تڵاش برێتن خراش برێتێنە ئاوەختەکەی هەریو بە توانایی وێش و بە کۆڵکەشی کەچی هەورامانە یاگی ئینێ نەبیێنە کە ئینسان خۆیاسەواکی بە ماشین وەسیلەش پێیاما بوو یا بە شیوەتر کلەن بە کۆڵ وەسیلە شاردن ئاوە وەسیلە شارد و ئین مزیشا جەمودەوە کەمنە ئاپی شێوە کە ئیسە ئێمە بینمێش جەگریا یەوەمێنی دیێنیش کەرا هەم پێعیبایەتی و هەم ئاواتەکەی مێنی دیێنی ئیمزگیە کەرا جەیاگەهاوی دوورێەوە بڵێ مامۆسایی و چاچێوا کە فرە سەرنجە و خەڵکی جبەر و هەورامانی وێ کە سەرنجەش کێشۆ و پەیوێژ شێواز و تەلارسازی بیناسازی ئیمزگێنێ کە کولەن دەستکرد و هەورامیەکان و یو چاچێوا کە یعنی ئیسێ پێی نمونەی گەشتیارێەوە بێ ڕوەکەر و ئیمزگێ ئیستونێنی کە ئی پایە واتمی ئی پایێ چ چیشی وەشکریانی چ دارێ وەشکریانی کە ئینێ دارە وەشکریان مزگیەوە پی گەورەیە سەر و ئەساس و ئی پایا بنیادریان ئی حقەتەن ئینێ دار و وەزێن هەر خەڵک و هەورامانیش وەشە وەشکردن بەخاتی نێو ئیستیقامەت و محکەمیش فرەتەرارێ و ئاواتەکەی فرەتەرمەنەوە جەدار و وەزیشا ئیسیفادە کۆڵەخێکی ستوونەکێش ئاواتەکەی بەرەو پەنجەرەکەیش کولەن جەدار و وەزێن هەم نەقشەوە هەم زینەتشن هەم محکەمیشن ئاواتەکەی ئەکسەر و کەسانێک کە مێنی دیێنی مێنێ ئاواتەکەی تەماشاکەرە تەماشا ئی ساختیزازی کەرا کە جەدار وەی چش وەشکریەیان وساکەیش حقەتەن هەر جەخود و خەڵک و هەورامانی بێن بەڵێ مەساڵحی کە واشمی ساخت و ساز و ئیمزگێنە بەکار ئامێنی کولەن دەستکرد و هەورامیەکە بێن خەڵک و هەورامانی وێژ وەشکردن بە دەرچانێک کە مەسەرەن سیمانش نییە یا واشمی گەچش نەبیێن بەڵێ ئەوی تەش کولەن هەر خود و هەورامانی بێن بەڵێ هەم وساکەش خەڵک و هەورامانی بێن هەم وەسیلەکەی هەر خود و ساخت و هەورامانی بێن جە هەورامانە دروست شاکردن چێوێتەر ئانەکە دەور تا دەور و مزگەی و ئامانی نامی خوای گەورەینی زائدەن چەنی نامی خولەفایە و ئیسلامی ڕاشیدینی ئینەش هەر بە هەمان داروەشکریان یا هەر بە وەکو پسەواکی نوویستێوەن یا دەستکردێوەن ئانیج ئینش هەر خەڵک و هەرامانی وەشکە ئینش هەر تقریبا هەر چاداری هە وەشکریەیان خود و هەورامانی خەڵک هەورامانی وەشەوەشەی نامێخوا ئەسماعیل حوسەینەوە نامێنێ کولەن وەشکریێنێ هەر بە نەقش و دارەکەی وەشکریێنێ بە دارەکەی بڵێ مامۆسا پێسێ کەسایەتیەوە ئاینی هەورامانی داواکاری پێشنیار تا چیشا پێ ئاخەڵکەیە کەمێ ڕۆکەر و ئی مزگەیە کە بەڕاستی ئی مزگەیە ماشەڵا مزگەوە جوان و پاک و تەمیز و ئانەنە داواکاری تا چیشا پێ ئاخەڵکەیە کەمێک بە تایبەت گەشتیارە دەجبەر و هەورامانی وەمێ ئی مزگی هەر پی شێوازە جوان و ڕێک و پێک و پی پاک و تەمیزیە منەوەی وەڵام ئەمە داواکاری ماینە کەسانی مێنی دیێنی ئی مزگی لە حاڵ هەر کەسەوە هەن جارێ وەڵی هەرچی وێنێ دیاری ئی مزگی ئەدا کەرە دیاری مزگیش هەر مزگیەوە نما و تەحیەت المەسجد نما دیاری مزگینە هیچ ڕکعاتێن ما و دمانەی ئاوەختەکەی فیلم بەردارێ بە ژەن و پیا بعد وەختە تێکەڵ بنە حەقنیارێ بەرەی ورودی ژەنا ژیان و بەرەی ورودی پیایا ژیان ئەوەختەکە ئینە ڕێعایەت کریە ئینە ڕێعایەت و حیجابی کریە ڕێعایەت و تێکەڵی ژەن و پیان نەبوونەوە ئاوەختەکەی حیفز و حراست و پاکی نەزافەتی مزگەکەی کریە یۆنە قەداسەت و مزگەکەی هەر بەقاتوینەوە قەداسەت و حرمەت و مزگەکەی هەرمەنەوە ئینە ڕێعایەت کریە یۆنە ئینە فرە مهێماری مزگی پێسە یاگیەوەتەری نیەنە بە تایبەتی ئی مزگیشە ئێتر چونکە نامێشلوێنە ئاوەتەکەی حەیفارێ ئینسان بێت لی ئی مزگی ئاوەتەکەی ژەنی پیا ئاوەتەکە فیلم بەرداری کەرا بە هەر حاڵ جیایی فیلم بەداریکە مشکڵە نییەنە بەڵام حقیقەتەن ئینە فرە لازماری زەوین کە ڕعایەت کریە یۆنە مامۆستا بەدەر جیاگی مزگی واشی مزگی پیایە بەجیایگی ژەناشتا هەنێ بەڵێ مزگی سەری یەرە تەبقی مزگی سەریش یاگێ ژەنانە ئاوەختەکەی یاگێ ژەنانە جمعی نەمێنی هین جمعە بەرا ڕاهر ئاوەختەکە شەبان و خەتمی چەنە حەڵقی زیکری سەرمێنی ئیسیفادە کەرا بەڵێ یاگی ژەنا ژیانە و یاگی ورودی ژیان و یاگە مزگی سەری فرە وە شاری و
فرەیاگەوە مبارەکەنە پێیژەناج کلەن مێنی وەختی پاسان ژەنی غەریبیش مێنێ جەمعەکەنە شیرکەتکەرە بەڵام متوار مەخصوص و پیاان و منزورم یێنە کە بەرە ورید و ژەنا گیان ئایا چاگەوە بلا تێکەڵی نەبوو بڵێ دەستۆژ ماساییان سواس پێ دەرفەتی گەڕێ مەدبەخشە مەمنون دەستشەمەوەش بە یاخوا مەمنون یاخوا بێ بیشەڵا من ئەگەر هەوای هەورەمانیم بۆ هیچ نور و شەو بۆی کۆساڵانیم بۆ هیچ نور و شەو بۆی کۆساڵانیم بۆ هی وەرویشە هۆکۆ و تەختی سانیم بۆ شنەی شەماڵی ئەوواڵانیم بۆ شنەی شەماڵی ئەوواڵانیم بۆ هی ئاماڵ ئامۆشۆی یاوەرانیم بۆ هەورامانی وەژ ئەرمەکانیم بۆ خەڵکی بێڕیا و مهرەبانیم بۆ هەورامانی بێسامانیم بۆ سەفا و سەواخێر دەم بەیانیم بۆ توخوا من ئەگەری هەورامانیم بۆ خاکە و مەشودەی شارانم پێیچێ شارەک و پارک و پەیکانم پێیچێ گمە و داڵانی و دزاوێریم بۆ دەرە و تەویری و ئاوی سێریم بۆ ئامن مێ خزمەت و جەناب و کاک فەریدە ڕەزایی کە یۆ بیانچا ئۆساکارە کە دەستی کاراژ بیانجە دروستکردەی مزگی هەورامانی مزگی جامیعی کاک فەریدەوەش حاڵێ بێنمێ سپاس بۆی دەرفەتی یاخوا خێر بێت ئینشاءڵڵا سڵامیش کرد و سەر باوینەرەوە شەویستەکە و هەوار و هەورامانی شەبەکۆ پەیامی خێر بێت سەر شەمەکەمە گەرەکمانە باسێکانەی کەرمێ جەنابەت کە یونیچا ئۆساکارە کە دەستی جوانکاری بیانجێ بنیادناو مزگی گەورە هەورامانی بەڵێ وەشبەختانە من سەعادەتم پێیا کرد شانە چاوەختانە من تاران نەبینی بەهەرحاڵ هەر پێساواشی مەعموریەتیان بێ کە شەم گەڵەنیە پێ هەورامانی کارمانجامدێ پاسامە بەرە کە من هەورامان نەبێنێ و بە پێشنیار و سەرپەرست و کارەکەی منیش دەستم کرد بەکاری و چون هەمکاریەوە پرە تایبەت لێ خەڵک و هەورامانی لە پێ مزگی هەورامانی بێت بە تایبەت خانمەکە بە خەڵکی هێند خودی هەورامانی یعنی دروستکردە ئین مزگەیە واشمێ تایبەت نەبێن بە چەند نەفەرێەوەی نانانە ئەسڵان یعنی حتاکەواچ و ئەیدەکە نەتاوان شاکارکەرە هاندەرێ بێنێ کۆمەک شاکەن بە نوعای تەشویق شاکەن هەر تەشویق وای شاشە بیان باسوانە کە نەفرێ پێسە من ئەنگیزە پێیاکەر و هەر بێز و بێ دەستکۆر و کارکەرێ وەژبەختانە شانەمە سەعادەتم پێیاکەر ئەمانی سەر و بڕێجە کارەکاوە پێسە سەقف و مزگیەکەی ئەگەر بە دیاریکراوی باسی و ئاهەرماناو جنابیتە کەرمێ دەست و خەتێ دەستنیگاریەکە جەنابەت بێنجە مزگی گەورە و هەورامانی وەڵا سەقف و مزگیەکەی کە ئارکێەوە 9 میتریە بێنە جا 7 میترانە ئاوەختێمە بە وعدە هێن و نۆڕوە بە هەمکاری و کوڕەکاتێری تەڕاحش من بێنێ و ئیجرا مجلیش من بێنێ وەلی کۆمەک و سریە جۆشکارێ و کوڕەکاتێری ئامێ هەمکاری شاکەردا کۆمەک شاکەرە تا وەشەماکەدا جار زۆر نۆڕوانە ئاسەخمە وەشکار باقی و کارەکاتەری ئایا قورعانەکە ئەسماءڵڵا سەر و دار و چۆ وەزێوە کارم کرد کە بە توول و 30 میترا بێ تەمام ئەسماءڵڵای بە ماڕەق سەر و چۆکە کاتبەری سەقفێ زەمەنی ئی کاری چن نەبێ یعنی ئەگە کولەن واسمێ باسشکردی کار مزگەکە کولەن 11 مانگی توو دەشکرد بەڵام کار من شات زەمانە حدودەن 40 شەوی
تا 2 مانگی توولش کەشت ئەلبەتە چون فاسەڵەهایش بێنێ پێی وشکردەی شۆی پێی ماتڵکردەی ئەگەنا زووتە تەمامی وەلی خۆ بەهەرحاڵ خواشکر کارەکە بە نوعی تەمامیە زەریفی کارەکەی داشوریشەم و خەڵکی و پانەوە ئەمە ڕاستە پێما بڵێ کاکوێ یۆچا جوانیا و مزگی طبعا مزیەکە وێژ هەرجە بنەڕەتەوە تا سەخف گردش ماشەڵا فرە جوانە سەر و دیزاینەوە بیناسازیەوە فرە زەریفی هەورانیانە دروستکردیان بەڵام چێوێک کە ملی دلێ مزگەکەی زیاتر کە چێوێەوە فرە جوان بوو ستونەکێشنی پایەکێشنی کە ئی پایە ئانەتەر جوانی شابەخشان بە ئی مزگەیە جەناب بە دیزاینەر و ئی پایانی من سەروستە ڕاحیستونەکاوە کارم کردن دانێشە بە تایبەت وەشم کردێنە ئیدا بە فەلسەفەیەوە پرە خاصەوە کە ئێمە چکۆوامێنمە بە کۆگە یاوێنی سەری ستونیەوە کارم کەم و ئانیشە ئاهل هوەری بەوە ئانیشە دیدە هوەریشا بە قەتعەن زانا سەری ستونیەوە چێش کارکردیانەوە بە چه هەدەفێک کارکردیانە ئەتا فکرمە کۆی لازم بە تۆ زەحی بەشەی بە چ دارێەوە دروستۆکەدەن سەر و دیزاین و وەسمی چ دارێەوە ئی ستونی دروستەکردیان ئێمە چاوەختنە کولەن سەر چ وەزەیەوە کارکردیان چە قەرنێز و لێ مزگی چەستونەکە چە تەمام و چە وەزێ کە پرۆ خەڵکی ئاما بێت داروەزەکەشە بەخشە بینێ بە مزگی وە چە وەزێ فراوان وەرو دەسیمانە بێ تا کاکفری تا چەند خۆبەخشی خەڵکو و هەورامانی هەرچانەیە کە ئامان دەمو مزیەکەی و هەرچانەیە کە ئەگەر دەسەڵاتی چانە چنەبیەوە بە پۆڵ هەمکاری مزیەکەی کەر و ئەگە جەباخەکەشنە لەقێ وەزیش پێشکەش و مزگەکەی کردێ و پێشکەش و جەنابی کردێ بۆ پێی نەخش و نیگارێت لێ مزیەکەی نێ تا چەند بەڕاستی خەڵکو و هەورامانی بایخێ ئان نەگرنگشن لە جەنابی تاوەی والله خەڵکو هەورامانی ئەوەڵەن طبعاً پەیکرد بۆنەکە خەڵکو و هەورامانی پاسە ناوبانگش بەرکردن کە خەڵکیەوە مەسەن ئالا مێمان نەوازە مێمان دۆسا خەڵکێن کە تەعاون و هەمکاریەوە زیاترژن بین و وێشانەی خەڵکو هەورامانی مەخسوسەن جە حیتە و کار و مزگینە ئێتحادیەوە هەمکاریە پرە خاصە هەن کە بە مەحزوانەی داواشەکەڕە کە خەریکێنە کار و تعمیرات و مزگی ئەنجامە مزگی وەشکەرە هەریۆ یاگێەوە هۆرێس یۆ نەتەنیایسە داروەز ژەنی بێنە ملەوانە لیرش بەخشێنێ ژەنی بێنە خرخاڵ و دەستی ژەنی بێنە گولکەوانش بەخشانش خانەوادە بیان برنج و چای و ئینیشە ماحتاجش تەهیەکردن شکر پێخوای من هەمیشەی سەرنجمدان ئەتحادێەوە کە لێ خەڵکە هەورامانی لێبیان مان یاکاتەریوە ئێمە تاوانما چی هەورامانە بە نوعە کارکەلمی کە جبەرە دەست نەدارمێرەوەنەوە کەسی پێی کار و مزگیە سلامي تمشاهو سفيدش بو شاهو قل ديماني مجاجلو شاهو ديمان شرشو تشولي قام الخموة أرضيون پیریو آزویری گردن کشکل بود ای هواری بیغمباری برزان گرتن تبوم در بن بیان شول ریزان موزه چبوم اتخواکا کگیانی پیری بردنجی واسو شبوم دنگی برز نبو خواه رفیق مجنوش گو شبوم ای پیری وەک مەیمون تەکدان پاڵمێ وێ بوو چون ماوری کوبراوە و دانش پامێ وێ بوو
ئیجا کاکە گیانی چون پەرچینی کونی وا بەڕڵەنێ برۆ جهرز عزايمي ذخاو برمي يوبو يواش دي تا شامپيني گوچانو پیریو سرزدان جسمی ماتی وزویریو داخکی گرانمی پی ماماویو ماز یکم چون خمچیه گوچان چمیاویو جازي زكم جاني لا أربيان الصلاية آوازي لابون تازة مشوي والوكي سركي لابون